ڕەحلەی قوتابخانەکان تۆزیان لەسەر نیشتووە. مامۆستایان لەسەر شەقام داوای مافەکانیان دەکەن. قوتابیانیش لە شەقام و کۆڵانەکان خەریکی کات کوشتنن. پرۆسەی خوێندنیش زیاتر لە 76 ڕۆژە پەکی کەوتووە. مەر ساڵێتە تازە بخەلت مستقبلیان فۆتاوە تەلەبەیەکمانەیە لە ماڵە حەد نەمێشتووە بڕواتە دەرەوە هەر وتمە سەیری کتێب کە دەفتەر بکە بەڵکم مەکتەب بنێرێتەوە هین کە هیچ. مامۆستایەک دەڵێت حکوومەت دەیەوێت کۆمەڵگەیەکی نەخوێندەوار و بێپەروەردە بەرەم بێت. 3 مانگە بێباکە لە داواکاری مامۆستایان و دەرگای قوتابخانەکان داخراون. ئەمانە دەسەڵاتێکی گەندەڵن، ئەمانە حکوومەت نین. هەر من پێم شەرمە پێیان بڵێم حکوومەت و ئەسڵەن هیچ داواکاریەکیشم لێیان نییە، چونکە داواکاری بەرامبەر بە کەسی ڕەوا بەرامبەر بە کەسی باشەکرێ. ئەمانە چۆن ئەم هەموو خوێنەوارە بچنە بەردرگای کەسێکی نەخوێنەوار؟ ئەمانە دزن، ئەمانە گەندەڵن، ئەمانە هەموو شتێکن، هەموو شتێکی خراپن. ئارەوەڵان زۆر پێم ناخۆش، زۆریش حەزم لە مەکتەبە. لای خۆیانەوە قوتابیان دەڵێن پشگیری داوای مامۆستایان دەکەین، ئارەزووی گەڕانەوەش بۆ قوتابخانە دەکەین و نامانەوێ ساڵێکی خوێندنمان بفوتێت. وەک من وەکو خوێندکارێک پشتگیری لە مامۆستاکانەکەین ئێمە و هیوادارم کە حکوومەتیش گوێ لە مامۆستاکان بگرێت و مافەکانیان جێبەجێ بکرێت لەبەرەوەی ئەوان چین یەکەمی کۆمەڵگان و مافی خۆشیانە و ئەگەر مافەکانیان جێبەجێ بکرێت ئێمەش بوونەوە خوێندنگەکانە بەری زۆر ناخۆشە بۆ ئێمە کە دوا بکەوین ساڵێک لە خوێندنەکەمان و مافەکان جێبەجێ بکرێن ئێمەش بکەینە خوێندنگە. بەڵام ئەگەر وانە بێ ئێمەش وەکو لەگەڵ مامۆستاکان لەسەر شەقامە بین و دای مافەکانی ئەوانەکەین. قوتابیەکی پۆلی 5م هاتووم داوای حەقی دایکم و باوکم و هەموو تەلەبەکان و مامۆستاکانەکەم. زۆر حەزەکەم قوتابخانە بکرێتەوە بەڵام موچە نایەن. من کاتێ ئەچمە کۆڵانیا بە کتێبەوە یا لە دەورەم بە سەعی لەگەڵ هاوڕەکانمان خۆم خەریکەکەم لە دەرەوە یا هەر بە مۆبایلەوە سەرقام جاری وایە دائانیشم ئەڵەم خۆزگای مەکتەب بکرایەتەوە. حەزمە کرد لەگەڵ هاوڕەکانمە. ئێستا هاوڕەکانم کەسیان لە من نزیک لم لە قوتابخانە نەبێت لە هیچ کوێنەیان بینم. بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە لە سلێمانی وەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین مامۆستایان بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە و 700,000 قوتابی بێبەشن لە خوێندن و مامۆستایان دەستیان بە خوێندن نەکردووە. ئەگەر ناڕزایی و بایکۆتی مامۆستایان بەردەوام بێت مەترسی فەوتان لەسەر ساڵێکی خوێندن هەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.